لەوانەکانی پێشوە سوکرات و پرۆتاگۆراس لە گفتوگۆدا بوون لەبارەی ئەوەوە کە سۆفستایی یا سۆفیست بابەتی کارکردنەکەی چییە. ئەو بۆ ڕێگەی خۆش کرد سوکرات بۆ ئەوەی پرۆتاگۆراس بڵێ فێرکردنی فەزیلەتە. تەمان فەزیلەتیش لەوێ پێناسە کرا بەوەی کە ئەوەیە کە هەر کەسێک حەسەباینەکەی سوکرات کە دەڵێ سینیەکان کاتێک کۆ دەبنەوە بۆ کاروبارێکی پیشەیی لە کاروبارە پیشەیەکانە ڕاوێژ بە کەسانی پسپۆر دەکەن. ینی بۆ نمونە ئەگەر بیانەوێت شورایەک بە دەوری ئەسینا دروستکەن ئەوە نایان پرس بەم و کەسێ بکەن، دێن پرس بەم ئەندازیارەکان دەکەن. ئەگەر بیانەوێ کەشتی دروستکەن بۆ بازرگانی شار پێویستی بە دەوڵەتە شارەکە پێویستی بە کەشتی بێت و بۆ ئەوەی بازرگانی بکەن ئەوە کەشتی سازەکان بانگ دەکەن، هەموو کەسێک بانگ ناکەن بۆ ئەوەی ڕاوێژیان پێ بکەن ئەو کەشتەی دروستی دەکەن چۆن بێت و چی بێت. پرسیارەکەی سوکرات ئەوەیە تاوان دوایەوە ببورن سوکرات دەڵێ بەڵام لەو شتانەی کە پەیوەندی بە فەزیلەتەکانەوە هەیە بە پەیوەندیە مرۆیەکانەوە هەیە لەگەڵ یەکە یان ڕێخستنی ئەو پەیوەندیە مرۆیانە لەوێ ڕاوێژ بە هەموو کەسێک دەکرێت. ئەنجومەنی شارکە کۆ دەبێتەوە هەموو کەسێک بۆی هەیە قسەی هەبێ لەو باسە کە ڕەبتە بە مۆزوعی چاکەوە بەبێ ئەوەی ئەم کەسە کەس فێری کردبێ و مامۆسای هەبوو بێت وەکو چۆن لە پیشەیەکات و پێویستت بە مامۆسایە پێویستت بە کەسێکە ڕایەنانت پێ بکاتاوەکو تۆ لەو بارە شارەزابیت. بەبێ ئەوەی ئەمانە هەبێ ئەو خەڵکە دەتوانێت قسە لە کاروباری شاردا بکات. تەمان لێرە ئەو بابەتە کورتکراوەتەوە لەوە کە چی دادوەرانەیە و چی دادوەرانەیە، یعنی کەواتە لەبارەی دادوەریەوە هەموو کەسێک بۆی هەیە قسە بکات، بەڵام لەبارەی ئەندازیاریەوە تەنها ئەندازیارەکان بۆیان هەیە پرسوڕایان پێ بکرێت لەلایەن ئەنجومەنی شارەوە. کەواتە ئەمە ئەومان پێ دەڵێ شتێکگەیە هەموو کەسەکان تایە مشارکن. هەر لێرەشەوەیە کە سیاست دەبێتە ئەو شتەی تەبەن سیاست بە معنە گریکیەکەی نەک بە معنە بڵێن ئەو معنای ئێساهەیەتی. سیاست بە معنە گریکیەکەی پەیوەندی بە ئەوە هەیە کە لە نێوان مرۆڤ و مرۆڤایە، یانی پەیوەندی بە فەزیلەتەکانەوە هەیە. تەبەن ئەوەشی کە ڕەبتی بە ئەوە هەیە کە بۆ بژێوی خەڵک و ژیانی خەڵکە ئەوەش هەر جۆرێکە لە بەڕێوەبردنی سیاسی. بەس دیارە لای ئەمان سوکرات پێ وایە کەسی سیاسی وا تعریفی سیاست دەکات لە دادگاییەکە شایەوە بزانم یا لە گۆرگیاسایە لە گۆرگیاس دەڵێ من سیاسیەکی ڕاستەقینە. کەواتە سیاسەتەوەیە کە ڕەبتی بە بەرەمەندیەکانەوە هەیە نەک توانەکان. ئەوەمان پێشتر جا کردەوە کە توانەکان ڕەبتی بە ئەوەوەی هەیە کە پیشەییە کە فێر دەکرێن، بەڵام بەرەمەندیەکان شتێک نییە کە ئێمە فێر بکرین، یعنی بەرەمەندی ناگوازرێتەوە. کەسێک بەرەمەندە بە بەخشندەیی ئەمە ناگوازرێتەوە، ناتوانێت کەسێکی تر وا لێ بکە بەخشندە بێت. دەتوانێت کەسێک وا لێ بکە ببەخشێ، بەڵام ئەوەی دەبەخشێ مەرج نییە لە بەخشندەییەوە بەخشێت. دەکرێت لە زەختێکی کۆمەڵایەتیەوە ببەخشێ، دەکرێت نەریتێک وای لێ بکە ببەخشێت. لەبەرەوەی بۆ نمونە هەموو کەس دەبەخشێ ئەویش دەبەخشێت، بەڵام لە حاڵەتێک لە حاڵەتەکانە کەسێک لە کەسەکان نەیبەخشی ئەمیش دەڵێ بۆ ئەو شتە نادا منیش نایدەم. کەواتە ئەمەی کە لێرە ئەبدەبەخشێ بەخشندە یەکەی سەرچاوەکەی لە ناو خۆیان نییە.
بەخشندەیەکەی لە دەرەوەی ئەمە دەبەخشێ بەبێ ئەوەی بەخشندە بێت. بۆچی؟ چونکە دەوروبەرێک ناچاری کردووە ببەخشێ، وەکو باش وایە. ئەمە باش حکومەت لە خەڵکەکەی دەستێنێ وەکەوەی کە بۆ خەڵک بەکاری دێنێتەوە، بەڵام ئەمە چییە؟ ئەمە شتێکی جەبریە. کاتێک لە ناو دەوڵەتێکین دەوڵەتەکە باج وەردەگرێ لەو کەسانەی کە هەیەە وە دەشیدا بۆ کەسانی کە نیانە، ئەمە خەڵکەکە دەبەخشێت لە ڕێگەی باجەوە، بەڵام ئەمە ئەوانەی دەبەخشن کە بەخشندە نین. مەرج نییە ئەوەی کە بەخشی بەخشندە بێت، بەڵام هەموو بەخشندەیەک دەبەخشێت، بەس بەمەرجێ ئەوەی کە ئەم بەخشینەی ئەمەی کە پێی دەبەخشێت ئەوە بێ کە دەبێت پێی ببەخشێت. بەڵام ئەویتر شتەکە ئەوان نییە، قانونێکی گشتیە دانراوە، هەمومان وا دەکەین، بەڵام لێرە کاتێک یەکێک واناکە یەکسەر ئەم نەریتە دەگۆڕێ، مادام ئەو واناکە کەواتە منیش واناکەم. ئەمەتان زۆر بینیوە لە جاری وا هەیە فەرەزەن لە گەڕێکێکە یا لە هەر شوێنێکە کەسەکان اتفاق دەکەن لەسەر ئەوەی شتێک بکەن، وەوەی تایە کە دەبێت شتێک ببەخشن تا ئەو شتە بکرێن. بەڵام یەکێک لەو کەسانە شتەکە ناکات کە ئەو نەیکرد ئیشەکە چی دەبێت؟ ڕادەوەستێت. لەبەرەوە ئەو نەیکرد کەواتە ئیشەکە ناکرێت. ئەمە ڕەبتی بەچیەوەیە؟ ئەمە بەخشندەی نییە، ئەمە اتفاقی جەماعیەوە و اتفاقە کۆیە وا دەکات کە ئێمە ئاوابین. ئەوەیە کە دەڵێن با قانون بۆ هەموو کەسێک بێ، با بەخشین بۆ هەموو مادام بۆ هەموو کەسێکە کەواتە لەبەرەوەی بۆ هەمووانە، بۆیە ئێمە ئەمە دەکەین. بەڵام ئەگەر بۆ هەمووان نەبوو و کاتە چی دەکەین؟ نایکەین، کەواتە ئێمە لە بەخشندەیەوە ئەومە ناکەین. بەس کاتێک کە ئینسانەکە بەخشندە بوو ئەو خەڵکە بیکا و ئەو شتە ببەخشێ و نەبەخشێ، ئەم هەر دەبەخشێ، ئەم هەر دەبەخشێ ئەگەر بێت و بشکەوێتە ناو مەترسیەوە بۆی بەخشینەکەیەوە. بەڵام بەخشینەکەی تر دایمە بەرژەوەندیەک لە پشتیەوە هەیە، ئەو بەخشینە نەریتێکە هەیە، دایمە بەرژەوەندیەک لە پشتیەوە هەیە. لەبەرەوە کاتێک بەرژەوەندیەکە نامێنێ بەخشینەکەش ڕادەوەستێت. ئەلێرا ئەمە بەخشندەیە بە نەریت نەک بە بەخشندەی. لەبەرەوە ئەمە چی نییە؟ ئەمە بەهرەمەندبوون نییە بە بەخشندەی گوازێتەوە، بەس ئەوی تریان دەکرێت بگوازێتەوە. بۆ نمونە دابنێن لە ناو لادەیەکە ئەو قانونانەیە بە قوانینە کۆمەڵایەتیانە هەیە، لە ناو خێڵێکە سندوقێکیان داناوە بۆ کەسانێک کە پەکیان دەکەوێت یا شتێک لەم سندوقە پارە دەردێنرێت، ئەم کەسانە دەبرێنە لای دکتۆر یا شتێکە شتێک لەمانە. تا ئێستا ژوا بزانم لە هەندێک لە ناو خێڵەکانە ئەم سندوقە ئەشیرەتەکانە ئەم سندوقە هەیە. بەخشین دان بەو سندوقە، پارەدان بەو سندوقە، ئەمە شتێکی نەریتیە. لەبەرەوە دەکرێت بگوازێتەوە، دەکرێت فەرەزەن ئەو جیلە دەڕوا جیلی داهاتوو وا پەروەردە بکرێ، وا ئەمەیان پەروەردەکردنە، ئەمەی تیا بچێنرێ کە وەک ئەرکێک لە ئەرکەکان کە خێڵەکەت دەیخاتە ئەستۆمان، ئەوەیە کە ئێمە پارەیەکەیە لەی خۆمان بیبەخشین. بێگومان کاتێک یەکێک نابەخشێ یەکسەر چی دروست دەبێت؟ لێرە فەوزا دروست دەبێت، خەلەل دروست دەبێت، ئەو نەریتە دەشکێت. لەبەرەوە بۆ پاراستنی ئەو نەریتە دەکرێت لەوانەیە ئەو کەسە دەربکرێت لەو خێڵە یا شتێک لەو شتانە. بەس بەخشین بە معنە ڕاستەقینەکەی کە لە نەریتەوە نییە، بەخشندە نییە بە نەریتێک، یعنی نەریتێک ناچاری ناکە ببەخشێت. تەمان لەماناکە بە نەریتێک بەخشندەی یا بە شتێک تۆ بەبێوەی هەستی پێ بکەی تۆ بە ناچاری ئەمە دەبەخشی، ئەمە بە ناچاری جەماعی دەیبەخشی. لەبەرەوەی هەمووی ئەمە دەکەن تۆشتی بکەیت ناچاری ئەوە بکەیت، چونکە ئەگەر نەیکەی چییە؟ مەترسی دەکەوێتە سەر تۆ، بەرژەوەندیەکانت دەکەوێتە خەتەرەوە. ئەو کاتێ ئەمە ناکەی ئەویش ئەو سندوقەش یارمەتیت نادا پەکت کەوت. ئەمانە چین؟ هەمووی شتێکی تایە، ینی ئەمەش وەکو وایە قەرز بدەیت، ئەمە بەخشین نییە. بەڵام ئینسانی بەخشندە دەبەخشێ بەبێ ئەوەی هیچ پاڵنەرێک لەو پاڵنەرانە لە پشتی بەخشینەکەیەوە هەبێت.
دەبەخشێت تەنها لەوێوە دەبەخشێت کە چاکە، یعنی لە پشت بەخشینەکەیەوە چاکبوون هەیە، پرۆسەی چاکبوون هەیە. ئەم کەسە بەم بەخشینە پاک دەبێتەوە، چاک دەبێت. و ئەم بەخشینە هیچ ڕەبتێکی بە دەوروبەرەکەوە نییە، لەبەرەوە کاتێک دەبەخشێت چاوەڕێی هیچ شتێک لە دەوروبەرەکە ناکات. جا لێرە ئەم دوانە، ئەم دوو جۆرە لە بەخشین کە بەخشینێکیان بەخشینە بە نەریت و بەخشینێکیان بەخشینە بە چاکبوون یا بە فەزیلەت، ئەمانە دوو شتی جیاواز. ئەوەی کە کێشەی دروست کردووە لەم گفتوگۆیە کە سوکراتیش لە ڕاستیا لە شوێنەکە مەجال دروست دەکات، ئیتر لەو شوێنە بەخۆی دەزانێ یا نازانێ مەجالێک دروست دەکات بۆ ئەوەی پرۆتاگۆراس بچێتە ئەو شوێنە کە ئەو دووشتە تێکەڵ بکات. یعنی ئەوەی کە بە فەزیلەت بۆ نمونە بەخشندەیە لەگەڵ ئەوەی تێکەڵ بکرێ کە بە شتێکی تر بەخشندەیە بە غەیری فەزیلەت. و ئێمە بۆ ئێمە کە لە دەرەوەی ئەوەی بزانین ئەم کەسە لەکوێوە دەبەخشێ، ئەوەی بە بەخشندەیی دەبەخشێ، ینی لەبەرەوەی بەخشندەیە بۆیە دەبەخشێ، جای ناکەینەوە لەوەی کە بە غەیری بەخشندەیی دەبەخشێ. بۆچی؟ چونکە لای ئێمە ئەم کەسە دەبەخشێ، ئەوەی لە ئێمەوە دیارە چییە؟ بەخشینەکەیە. وە کەسیشمان لێرا ناتوانین بزانین ئەرێ ئەمە لە ڕێگەی بەخشندەییەوە بەخشیوێتی یا لە ڕێگەیەکی ترەوە. ئەوە لە ژێر فشارێکایە دەبەخشێت یا وەکو ئازادانە دەبەخشێت. ئەوەی بەخشندەیە بەخشندەیی پێی دەبەخشێ، ینی بەخشندەیی وا دەکات کە ببەخشێ، ئازادانە دەبەخشێت. یعنی هیچ فشارێک لەسەری نییە بۆ ئەوەی ببەخشێت. بەڵام غەیری ئەمە فشار لەسەری هەیە بۆ بەخشینەکە، کەواتە ئەوەی کە دەیکا کردەیەکی ئازادانە نییە، یا لە ژێر جەبرێکی کۆمەڵایەتیایە، لەبەرەوەی هەمووان دەبەخشن دەبێ ئەمیش ببەخشێ، یا لەبەر ئەوە دەبەخشێ کە لەم بەخشینە بەرژەوەندیەکی هەیە، یا لەبەرەوە دەبەخشێ بۆەوەی پێی بڵێن بەخشندەیە، نەک لەبەر ئەوەی بەخشندەیە بۆیە دەبەخشێ. دەبەخشێ بۆ ئەوەی پێی بڵێن بەخشندەیە. ئەمە فەرقی هەیە، ئێمە ببەخشین بۆ ئەوەی پێمان بڵێن بەخشندەیە، یعنی ببەخشین بۆ ئەوەی بەخشندە بین، لەگەڵ ئەوەی بەخشندەین بۆیە دەبەخشین. ئەمە دووشتی جیاوازە. یەکێکیان بەخشینەکە، چونکە ببەخشین بەخشندەی لە ناومانە دروست نابێت. ئێمە دەبێ بەخشندە بین جا دەتوانین ببەخشین، نەک دەبێ ببەخشین جا بەخشندە دەبین. تەبەن یەکێک لە کێشەکانی ئەڕستۆ ئەو کە هەیەتی لە مەوزوعی بارەمەندیەکانە فەزیلەتەکانە ئەوەیە لای ئەڕستۆ دەڵێ ئەگەر ئێمە کەسێکمان ڕاهێنا لەسەر ئەوەی ببەخشێ بەهۆی ئەوەی کە هەر دەبەخشێ ترسی لەوە نامێنێ کە ببەخشێ، کەواتە دەبێتە چی؟ دەبێتە کەسێکی بەخشندە. بەس لە ڕاستیا ئەم کەسە دەبێ بەخشندە بێ، جا بەخشینەکەی بەخشینێکی ئازادانەیە. تێگەیشت بێ لە بەخشندەی، وە بزانێ بەخشندەی چی لێ دەکات. لە بەخشندەیە، لە بەخشینە کە لە ڕێگەی بەخشندەیەوەیە، لە ناو ئەم کەسە شتێک ڕوو دەدا، دەبێ ئەمە ڕوو بدا. و ئەسڵەن بەخشینەکە بۆ ڕوودانێ، نەک بەخشینەکە بۆ ئەوەیە کە بۆ نمونە کەسێک لە وەزعێک دەرکا، کەسێک لە بارودۆخێک دەرکا، کەسێک لە فەقیری دەرکا، کەسێک لەوە دەرکا فەرەزەن پەکی کەوتووە چاکی کاتەوە. نە، ئەوەی کە ئەمە تەحدید دەکا بەخشندەیەکەیە، بەخشندەیەکەیە تەحدیدی دەکا، ئەمە هیکەیە، ئەمە دەبێت بەخشێ بکێ، نەک کەسەکەیە تەحدیدی دەکا ئەوەی کە دەبەخشێ هی ئەوە، چونکە کەسەکە تەحدیدی کرە و کاتە چییە؟ کردەکە کردەیەکی ئازادانە نیە، ئەم کاتە لەژێر جەبری کەسەکە ئەم بەخشینە ڕوو دەدا، چونکە کەسەکە وای کردووە کە ئەمە
بەخشینە ڕووبدا جاری وا هەیە کەسێک لە دۆخێکایە یەکسەرمە تاوان دەبێتە هینێکی سایکۆلۆژی کە بوو بە سایکۆلۆژی و کاتەیتر کردەکە کردەیەک لە بەخشندەیەوە نیە فەرزان کاتێکە کە تۆ کەسێک دەبینی لە وەزعێکی هینایە ئەمە هەست و سۆزت دەجوڵێنێ لە وەزعێکی خراپایە بۆی ئەم هەست و سۆزەوە کە دەیجوڵێنی تۆ شتێک دەبەخشی بۆ نمونە ئەوانەی کە لەسەر جادەکان دەیبینین بە ناوی سوالکردنەوە دیان سوورەتێکت بۆ دروست دەکەن من حاڵم ئاوایە و من ئاوام و بەزەیت دەجوڵێنن و ناچارت دەکەن بەچی بەوەی شتێک کە خۆت ناتێوێ بیبەخشی داد نەناوە بۆ بەخشین بەخشینەکە توانای بەخشندەی تۆ تەحدیدی نەکردووە دەبێ ئەمە ببەخشی کە تەحدید نەکراوە ینی لە ڕێگەی ئەو بەخشینەوە بەهرەمەندی بەخشینەوە تەحدید نەکراوە بیبەخشی کەواتە ئەمەی کە بەخشیت چییە تۆ بە ناچاری بەخشیتە و لە ژێر فشاری چییە لە ژێر فشاری هەست و سۆستا نەک لە ژێر فشاری ئەو کەسەی ئەو کەسە دێکی دەکا دۆخێک دروست دەکا بۆ هەست و سۆزی تۆ سوورەتێک لە بەردەم تا دروست دەکا ئەم سوورەتە تەسیر دەکاتە سەر سایکۆلۆژیات خۆت لە وەزێکی ئاوا دەبینیتەوە بۆ ئەوەی خۆت ڕزگارکەی لە وەزعا تۆ خۆتت لێ بووە بەو بۆ ئەوەی خۆت ڕزگارکەی لە وەزعا دەچی چی دەکەی ئەوە دەبەخشی بۆ تا ئەو ڕزگار ببێ ئەمە جۆرێکە لە تەقەموس و ئەمە لە وانەکانی کانتاوە بزانم ئەمە بە باس کراوە ئەوەی فکری ڕۆسۆکە پێی وایە ئەم بەزەیە ئەساسی مرۆڤ بوون ئەم بەزەیەیە و ئێمە لە ڕێگەی ئەم بەزەیەوە مرۆڤین و ئەخلاق لەسەر ئەم بەزەیە دامەزراوە لە کاتێکە ئەم بەزەیە لە ڕاستیا ئەوەندەی کەسەکەی بەرامبەر کەسەکەی بەرامبەر کە دێتە بەردەمت زۆر بەزەلیلی دێت ینی ئەم زیلەتە کە ئەو دەینوێنی تەبان کاتێک کەسێک لەوانەی ساختەچیانەی کە دیان خۆیان ماساتێک دروست دەکەن و تەسیل لە تۆ دەکەن لە ڕێگەی بەزەیەوە شتەکەت لێ دەبن هەست بە ئازایەتی خۆیان دەکەن هەست باوا دەکەن کە توانای خەڵەتاندنیان زۆر بەهێزە و کاتێک کەسێکیش بەڕاستەقینە جێگەی بەزەیە تۆ دەی ئەمە دەکەیت فیعلەن ینی هێنی دەکەیت لە ناوە وێرانی دەکەی بەمە بەو معنایە ناکە ئەمە نەکەی بەس تۆ دەبێ ئەمە کاتێکە لە بەخشندەیەوەیە نەکە و نەڕۆحی کەسەکە وێران دەکەیت ببورێت نە سایکۆلۆژیای کەسەکە لە ڕووی سایکۆلۆژیۆ وێرانی دەکەیت و شتەکەشی پێ دەدەیت ینی لێرە شتەکە دەگاتە شوێنی خۆی بەبێ ئەوەی ئەو کەسە هەست بەوە بکە تۆ دەست گرتووە هەست بەوە بکە پەککەوتەیە هەست بکە بەوەی کە شتێکە کەمترە لە تۆ و مەوزوعی سوڵتە بێتە ناوەوە کە تۆ دەسەڵاتداری تۆ ئاغایت ئەویش ڕعیەتێکی داماوە ئەمانە نایەنە ئاراوە لەبەرەوە کاتێک بەخشندەیەک لە بەخشینێک لە بەخشندەیەوەیە ئەو کەسە بە هەموو شێوەیەک دەپارێزێت و کاتێ من ئەمە دەڵێم ینی ئەوە ناکە ئێمە نابێ ببەخشین بەڵام ئێمە کاتێک لە ژێر فشارێکا دەبەخشین دەڕاستیا بەخشندەی نییە ئەمە ینی ئەوە نا کەسێک کە لەناو ناڕەحەتیەکایە ئێمە نابێ ئەو کەسە لەو ناڕەحەتیە بێنینە دەرێ بە بەخشینێک ئەمە ینی ئەوە ئەگەر بێت و تۆ لە ڕووی سایکۆلۆژیەوە پاڵت پێوەندرابێ ئەمە ئەنجام بدەی ئەوە چی نییە ئەوە بەخشندەی نییە ئەوە دەرونی خۆتت خۆت مرتاح کردووە دەرونی خۆتت ئین کردووە چونکە وەزعی ئەو فشارێکی لەسەر تۆ دروست کردووە تۆ خۆتت لەوا بینیوەتەوە زەختێک لەسەر دروست بووە کە ئەو زەختەیە کە لەسەر ئەو دروست بووە لە ڕێگەیەمەوە بۆ ئەوەی وا هەست دەکەی بەمە ئەمە تۆیت شتەکەت دەبەخشی بۆ ئەو زەختە لەسەر خۆت لابێ ئەوەی کە پێی دەڵێن زەمیری خۆی مرتاح کردووە یعنی ئەمە ڕەبتی بە چێوەیە ڕەبتی بە مرتاحبوونەوەی بەڵام ئەوی تر کە دەبەخشی ڕەبتی بە مرتاحبوونەوە نییە ئەوە با من مرتاح بم کە دەبەخشم نە ئەمە لە شوێنێکی ترەوەیە لەبەرەوە دەبێ ئەمانە جیا بکرێنەوە ئەوەی کۆمەڵایەتی و نەریتیە دەبێت جیا بکرێتەوە لەوەی کە نەریتی نییە ئەخلاقیە ئاکاریە ئەمە لە بارەمەندەکانەوەیە
جا ئەم شوێنەیە کە پەروەردە ناکرێت ئەوەنە ئەویتر بەخشینی کۆمەڵایەتی ئەمە وەکو نەریتێک دەگوازێتەوە ئەوەی کە لێرا کێشەیە چییە؟ ئەوەیە پرۆتاگۆراس ئەوەی کە کۆمەڵایەتیە و دەگوازێتەوە بەچی دەزانێت؟ بەوەی دەزانێت کە لە فەزیلەتەکانەوەیە و ئەو تەنانەت لە قسەکانی خۆیان دواتر کە تێکستەکە دەخوێنینەوە دەڵێ بەهرەمەندیە ینی فەزیلەتە کۆمەڵایەتیەکان کەوتت فەزیلەتە کۆمەڵایەتیەکانی هەنی چی؟ یعنی فەزیلەتە نەریتیەکان لە کاتێکا فەزیلەت خۆی چی نییە؟ نەریتی نییە یعنی پارادۆکسێک دروست لێک دژیەک ئەوەی نەریتیە چاکە و خراپەوە نییە عیلاقەی بە چاکبوون و خراپبوونی ئەمەوە نییە بۆ نمونە ئێمە فێربوونی خەیاتی نەریتێکە ئێمە وەری دەگرین لە دەرەنجامی کردنەوەی زۆر یا ڕاهاتن لەسەری یاساکە وەردەگرین و دەبین بە خەیات بەڵام من دەبم بە بەرگ درو یا خەیاتێک یا ئەندازیارێک یا فڵانێک یا فیسارێک ئەمانی پیشەیی ئەمە وام لێ ناکات چاک بم یا خراپ بم کابرا دەبێ بە پزیشک ئەمە وای لێ ناکات چاک بێ یا خراپ بێت نەش بێ بە پزیشک نەبوونی بە پزیشک دەیکاتە کەسێکی چاک نەبوونی بە ئەندازیار دەیکاتە کەسێکی چاک نەبوونیش دەیکاتە کەسێکی خراپ لەبەرەوە ئەسڵەن ئەمەی پیشەیە عیلاقەی بە چیەوە نییە؟ بە مەوزوعی چاکە و خراپەوە نییە کەواتە ئەم مەوزوعی چاکبوون و خراپبوون چاکبوون بەهۆی بەهرەمەندیەکانەوەیە لەگەڵ خراپبوون بەهۆی ئەوە وایە کە بەهرەمەندیەکان مرۆڤ تەواو بەتاڵ دەبێتەوە لەوەی کە بەهرەمەند بێت یعنی بەهرەمەندیەکان لە ناو خۆیان دەپۆشێت کوێریان دەکاتەوە ئەو شتانەی کە دەیکا هەمووی وا دەکەن کە ئەم بەهرەمەندیانە خۆیان لە کەسەکە بکشێنەوە و لە ناو ماڵەکەی ئەوە بچنە دەرێ خۆیان بکشێنەوە بەڵام کاتێک تەمان بەهۆی شتانێکەوە ئەم بەهرەمەندیانە لە ئێمە دوور دەکەونەوە و ئێمە بەهرەمەند ناکەن بە خۆیان بەڵام کاتێک ئێمە زەمینەیان بۆ خۆش دەکەین بەرەبەرە ئەوان ئێمە بەهرەمەند دەکەن بە خۆیان و ئەمە ڕەبتی بەوە هەیە کە ئینسان هەر لە ئەساسەوە بە شوێن ئەوە بگەڕێت چۆن دەتوانێت چاک بێت چاکبوونی لە هەموو شتێک گرنگتر بێ لەلای نەک چۆن دەتوانێت دەوڵەمەند ببێت چۆن دەتوانێت ببێ بە ئەندازیار چۆن دەتوانێت ببێتە توزانم گۆرانی بێژێکی بەناوبانگ چۆن دەتوانێت ببێ ئەمانی کە ئێمە بیری لێ دەکەینەوە چۆن ببین بەوانە تاوان مەوزوعی چاکبوون پەیوەندی بەمانەوە نیە ینی لە کۆمەلگایەکی وەکو دەڵێن دواکەوت و پێشکەوت و دواکەوت و پێشکەوتوەوەی کە بەکاردێنرێمە لە ڕاستیان ڕەبتی بەوەی هەیە کە پیشەیە ڕەبتی بەوەیە کە فێر دەکرێت لەبەرەوە دەکرێت کەسێک چاک بێت بەڵام لە دواترین کۆمەلگا دواکەوتوترین کۆمەلگا بێ بە مەعنا مۆدێرنەی کە پێی دەڵێن دواکەوت و پێشکەوتوت و دەشکرێت خراپ بێت لە کاتێکا لە پێشکەوتوترین کۆمەلگا بێت لەبەرەوە ئەم چاکبوون و خراپبوونە بە هیچ شێوەیەک لەواری پێی دەڵێن ڕۆشنبیربوون پێی دەڵێن فڵانی فیسە پەیوەندی بەمانەوە نیە بۆ چونکە لە ئەساسەوە شتێک نییە فێر بکری ئەمانە هەمووی فێرکاری و نە لە کۆمەلگاکە فێرت دەکات چونکە ئەوەی کۆمەلگاکە فێرت دەکات نەریتەکانی خۆیەتی و ئەمەش لە دەرەوەی نەریتەکانە کاتێ تۆ بە نەریتەکان بەخشندەی ئەسڵەن تۆ هەر لە بەخشندەی تێنەگەیشتی خەڵکەکە بەخشندەیە خەڵکەکەی تۆ ئەمە دەکات تۆش ئەوە دەکەی وەکو ئەوان یا فڵان ئەوەی کردووە تۆش ئەوە دەکەیت کۆمەڵە حکایەتیان بۆ گێڕاویتەوە فڵان ئاوا دەکا بە پێ حکایەتەکان مادام لەناو ئەم حکایەتە فڵان وای کردووە منیش وا دەکەم یعنی ئەمە تۆ ناتەوێت تێ بگەی ئەرێ ئەمە بۆ وای کردووە چی لە پشت ئەم کردەیەوە هەیە ئێمە هەروا دەکەین وەکەوەی کە ئەوان کردویانە ئەی بۆ وا دەکەین ئێمە ئەم پرسیارە جوابمانێ بۆ ئەم پرسیارە بەڵام ئەوەی کە شتێک لە بەرەمەندیەکەوە ئەمە دەکات کاتێ تۆ لێی دەپرسی بۆ ئەمە دەکەی ئەو دەزانێت بۆ دەیکا
و پێت دەڵێ ئەمە لە کوێوەیە چی وای لێ دەکا وابێت بەس ئەوەی کە لە نەریتەوەیە تۆ نابێ پرسیاری لێکەی بۆ ئەمە دەکەیت چونکە جوابەکەی ئەوەیە دەڵێ عادەتی ئێمە وایە کە ئاوا بکەین بۆ نمونە تۆ دەچیت بۆ ماڵێ سەلام و کەلام و ڕێوڕەسمەکانیان جۆرێکە ڕێوڕەسمی ناو عائلەکەی تۆ جۆرێکی ترە ئەوان بۆ نمونە تۆ دەچیت بۆ ماڵێ پێڵاوت بۆ دادنێن بەڵام دەچیت بۆ ماڵێکی تر بۆ دانێن دەچی بۆ ماڵێک نازانم دەبێ بە شێوازێک دانیشی بۆ ماڵێکی ئەم نەریتانەی کە هەن ئەمانە هەمووی چۆنیەتین دەڵێن چۆنیەتی کردنی شتێک لەناو کۆمەلگا ئەم چۆنیەتیە لە ئەساسی مۆزوعەکەیە نەک ئەمە چییە لەبەرەوە کاتێک دەپرسی ئەمە بۆ وایە دەڵێ باو باپیرانمان وا بوون خەڵک وا دەکا ئێمەش هەموومان وا دەکەین ئەی باشە بۆ وا دەکەن هەر ئەوەندەیە جوابەکە هەموومان وا دەکەین و ئیتر ڕائاتوین و هەراوایە ینی پێش ئەمەشەر وایان کردووە یعنی کەواتە چییە ئەمەی کە هەموومان وا دەکەین ڕێگرە لە بەردەم ئەوە کە ئێمە بزانین بۆ وا دەکەین ئەمەی دەیکەین چییە لەبەر ئەوە ئەمە ناگوازێتەوە دوایەوە لێرە ئێستا دەچمە سەر ئەمە تەنها ڕۆشنکردنەوەیەک بوو بۆ ئەوەی چونکە هەر بە درێژایی وانەکان دەبێ ئەم شتێک بەردەوام ڕۆشن بێتەوە چاکەی کۆمەڵایەتی چاکەکردنی ئەو چاکانەی کە کۆمەلگا تەحدیدیان دەکات چاکە نەریتێکی کۆمەڵایەتی تاریفی کردوون تۆ وا بکەی چاکی وا بکەی خراپی و مراقبە و معاقبەی داناوە ینی هەم مراقبە چاودێریت دەکا لەوەی کە دایناوە ئەبێت بەوەی کە چاکە ئەو تعریفی کردووە کە چاکەیە ئەوەی کە تعریفی کردووە خراپە لە عینی کاتا مراقبەت دەکا بزانێت تۆ خراپەکەت دەکەی یا چاکەکە ئەگەر خراپەکەت کرد سزایەکی کۆیی دەدەی جەماعی دەدەی ئەنی خەڵکەکە هەمووی سزات دەدا ئەگەر بەپێی چاکەکانی ڕۆشتیەوە خەڵکەکە هەمووی دەستخۆشی لێ دەکات ئەمە کە لێرە پێ دەڵێن چاکە و خراپ لەگەڵ چاکە و خراپە بەمعنا ڕاستەقینەکەی خۆی نەک بەمعنا نەریتەکەی ئەوەی کە لە هەموو شوێنێک لە هەر کۆمەلگەیە کابی ڕەپت نییە بە نەریتی کۆمەلگاکەوە لە هەر شوێنێک بی ئەم شتە چاکە لە هەر شوێنێک بی ئەمە خراپە ئەمەیان جیاوازە لە ویتریان کە چاکە و خراپەیەکی نەریتیە جا لێرە گفتوگۆکە بەرەو ئەوە دەڕوا کە ئەم دوانە جیاکاتەوە هەرچەند سوکرات بەڕاستی بە ڕۆشنی ئەمە جیا ناکاتەوە سوکرات کێشەیەکی هەیە جاری وایە بۆ تێگەیشتنی بۆ ئەوەی شتێکەیە بیگەێنێ بە بەرامبەرەکەی بۆ بەرامبەرەکەی ڕوونکاتەوە دەچێتە کوێ دەچێت نمونونەکە لە نەریتە کۆمەڵایەتێکە وەردەکرێت بۆ نمونە لەوەی کە دەڵێی فەزیلەت فێر ناکرێت ئەو چی دەڵێ ئەنجومەنی شار کە کۆ دەبنەوە ڕاوێژ بە ئەندازیارەکان دەکەن بەڵام ئەگەر یەکێک بێ ئەندازیار نەبێ و هەر لە خۆیەوە بێ قسە بکات لەو شتێک کە ڕەفتە بە ئەندازیاریەوە ئەوە چی دەکەن ئەوە پی پێ دەکەن بۆ ئەوەی بکشێتەوە ئەگەر هەر نەشایەوە و داوای کرد قسەکەی وەربگیرێ ئەوە حرەسەکان بانگ دەکەن بیبەنە دەرەوە بەڵام دەڵێ لە کاروباری شارە و لە سیاسەتی شارە ئەوە هەر کەسێک بەبێ ئەوەی سپۆری لە بوارێکە هەبێ حەقی ئەوەی هەیە کە ڕاوێژی پێ بکرێت ئەڵێ خەڵکی ئەسینا وا بیر دەکەنەوە کەواتە ئەمەی سوکرات وەریگرت لەکوێ وەریگرتووە لەوەی کۆمەڵایەتیە لە کۆمەلگاکە وەریگرتووە لە ڕێگەی ئەمەوە دەیەوێت ساغی کاتەوە ئارگۆمێنتەکەی یانی چییە ئارگۆمێنتەکەی نەریتیە لە کۆمەلگا ئارگۆمێنتەکەی بەڵگەکەی هێناوەتەوە بەڵگەی بۆ ئەوەی کە فەزیلەتەکان فێر ناکری ئەوەیە دەڵێ خەڵکی ئەسینا وا بیر دەکەنەوە بڕوایان وایە لە کاروباری سیاسەتی شارە دەکرێت پرسوڕا ڕێگە دەدرێ هەر کەسێک بێ قسەی خۆی بکالە لەو مۆزوعانە بەڵام لە بوارە پیشەیەکانە تەنها پسپۆرەکان بۆیان هەیە کەواتە لای خەڵکی ئەسینا و خەڵکەکانی تریش فەزیلەتەکان فێر ناکرێن یعنی ئارگۆمنتەکەی لەکوێ ناوەتەوە لەناو خەڵک ئەوەی خەڵکە دەیکا ئەوەی کە خەڵک باوڕی پێێتی جا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە فعلەنەو تێکەڵیە بەردەوامی وەرگێ لەبەرەوە پرۆتاگۆراسیش دێ چی دەکا هەر لەسەر هەمان ئاواز دەیەوێت ئەویش بڵێ چی بڵێ ناوانیە ئەوەی تۆ دەیڵێیت کە خەڵکی ئەسینا و خەڵکی شارەکانی تریش بڕوایان وایە
فەزیلەتەکان فێر ناکرێن ئەمە وانە بە بەڵگەی چی بەڵگەیەک دێنێتەوە ویش واو بەڵگەی کە ئەم دێنێتەوە لەسەر ئەم مەوزوعە بەل لەوە بەڵگەیەکی کۆمەڵایەتی بێ جۆرەکە حکایەتێکە حکایەتی خواوەندەکانی گریک کە ئەمە لە وەکو شتێک بووە لە ناو گریکەکانە وەکو کولتورێکی دینی بەردەوە ینی هەبووە بڵاو بووە وە خەڵکی پشتی پێبەستووە وەکو چۆن فەرەزەن لە کۆمەلگایەکی جوولەکە یا موسڵمانە ئەتیماد دەخرێتە سەر حکایەتە ئاینەکان حکایەتی پێغەمبەرەکان یا ئەو حکایەتانەی کە هەن ئەمانە وەکو واز و ئامۆژگاری خەتیبەکان بەکاریان دێنەوە ئەمیش وەک خەتیبێ دێ و حکایەتانە بۆ سەلماندنی بابەتەکە بەکاردێنێتەوە تاوان لێرە شتێکی هەیە دەبێت زۆر لێرە ئاماژەی پێ بدەم لەوانەیە لە شوێنی تریش پێشتر ئاماژەم پێدا بێ وتاربێژەکان بۆ سەلماندنی شتەکان بەردەوام چی دەکەن ئەتماد دەخانە سەر حکایەت یانی لە ڕێگەی ئارگۆمنتەوە بەڵگەکاریەوە شتەکەت بۆ ساغ ناکەنەوە لە ڕێگەی لۆجیکەوە لە ڕێگەی چەوە حکایەتێکە بۆ باز دەکەن لە ڕێگەی حکایەتەکەەوە ئەو شتت ینی دەیانەوێت لە ڕێگەی حکایەتەکەەوە قەنەعاتت پێبێنن بەو شتە بەڵام لێرە حکایەتەکە بە چی زانداوە حکایەتەکە بە بەڵگەنویس زانداوە ینی دەبێ و حکایەتەی کە ئەوان دەیکەن وا کەوان لە کارکتەری تایە شتێکی بەڵگەنەویست بێت ینی شتێک نەبێ بەڵگەی بێ بۆچی چونکە حکایەتەکە خۆی دەبێتە بەڵگە لەسەر شتەکە بۆ نمونە لە ناو حکایەتێکا کە دەگەڕێتەوە بۆ ئەم مەبەستە بۆ ئەوەی ساغی کەینەوە کردەوەیەکەیە ئەم کردەوەیە چاکە حکایەتەکەت بۆ دەگەیڕێتەوە دەڵێ فلانە کەس لەو شوێنە فلانە شتی کرد مادام فلانە کەس لە حکایەتەکە فلانە شتی کردووە کەواتە چییە؟ ئێمەش ئەگەر ئەو شتە بکەین ئەو شتە چاکە ینی بەڵگەکەی چییە؟ بەڵگەکەی حکایەتەکەیە بەڵام ئەوەی لە ناو حکایەتەکەیە وەکو چی مامەڵەی لەگەڵ دەکرێت وەکو بەڵگەنەویستێک تەنها ڕواڵەتی حکایەتەکەش وەرە جا پرۆتاگۆراسیش وەکو وتاربێژێک بە سوکرات دەڵێ ئێستا بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە پێتان باشە بە حکایەت ئەم شتتان وەڵامتان بدەمەوە یا بە بەڵگەکاری و بە شێوەیەکی تەفسیلی تەمان دواتریش ئەوان دەڵێن خۆت چۆن سەر پشک بە چۆنت حەز لێیە بەو شێوەیە تێمان گەیەنە پرۆتاگۆراسیش دەڵێ حکایەت خۆشە حکایەتەکە بگەرمەوە بۆ ئەوە خۆشترە و ئەها پیرەکان لە ڕێگەی حکایەتەوە مناڵەکان تێدەگەێنن ینی چی ینی ئێوە منداڵن پێویستە من بە حکایەت تێتان گەێنم لە کاتێکە ئەسلی کێشەکەی پرۆتاگۆراس ئەوەیە خۆی ناتوانێت بە بەڵگەکاری شتەکەیان بۆ ساقاتەوە ینی گوناحەکە دەخاتە ملی ئەوان ئەڵێ ئێوە مناڵن لە بەڵگەکاری تێناگەن لەبەرەوە دەبێ ئەمە چی بکەین بە حکایەت بۆتان باسکەم چونکە حکایەت لەگەڵ ئێوە ئاسازە بۆ ئێوە خۆشترە بەڵگەکاری شتێکی قورسە بە کەڵکی ئێوە نایە جا بزانێ حکایەتەکە چیە من هەوڵ دەدەم حکایەتەکە بخوێنمەوە ئەگەر کاتی شەبوو ئەوە دەست بە لێکدانەوەی حکایەتەکە دەکەین ئەمە حکایەتەکەیە هەڵە سەردەمێکە بوو کە خاوەندەکان هەبوون بەڵام هیچ جۆرێک لە جۆرەکانی بوونەوەرە ناهەرماوەکان بوونی نەبوو ناهەرماو ینی فانی لێرە وشەیەم لە بەرامبەر فانی عەرەبی بەکارێنەوە ئەوەی کە ناتوانێت بمێنێتەوە تەبەن باقی هەیە و فانی هەیە فانی من لە کوردیا بۆ باقی هەرماوم بەکارێنەوە ینی هەر دەمێنی بۆ فانی ئەو کاتە دەتوانین نەفیکەین ناهەرماو ینی ئەوەی کە ناتوانێت هەمیشە بمێنێتەوە تەبەن مەبەست لە مرۆڤ و هەر کە لە ناو دەچن و ئەوانەش کە بەردەوام لەمانەوان ئەوانە باقین مۆزوعی باقیفانی ئەمە هەر مۆزوعێکی کەلامیە
لا تەنانەت لە کەلامی ئیسلامی و شوێنەکانی تریشە ئەمە بە مەوزوعە چی باقیە بە تایبەتی بۆ مەوزوعی مانەوەی ڕۆحایە ڕۆح دەمێنێتەوە ینی هەرماوە یا وەکو جەستە ناهەرماوە. ئەڵێ دوای ئەو سەردەمە سەردەمێک دێ کە سەردەمی پەیدابوونی ئەو جۆرانەیە ینی جۆرە ناهەرماوەکان. خاوەندەکان ئەو جۆرانەیان لە تێکەڵەیەک لە خۆڵ و ئاگر و ئەوە دروست کردووە کە لەگەڵ ئاگر و ئاودا ببرن ئاگر و خاکدا ئاوێتە دەبێت. ینی دوای ئەوەی کە سەردەمێکە بوو تەنها خاوەندەکان هەبوون یا ئەوانەی ناهەرماوبوون نەبوون. ئەڵێ بەڵام کاتی سەردەمێک دێ بۆ پەیدابوونی ئەو سەردەمەیکان بوونە وەرە لە ناوچووەکان یا ناهەرماوەکان پەیدا دەبنتیایە. ئەڵێ ئەو سەردەمە هاتە پێشەوە خاوەندەکان لە تەمان لێرە خاوەندەکان ئەمانەی کە پیان دەوتێ خاوەند لە گریکە لە ئاینەکانی ترا بە مەلایکەکان ینی ئەوانەی کە فریشتەکان کە وشانە دەکەن بەوانە ئینکراوە. زیۆس وەکو خاوەندە خاوەندی وەکو زیۆس خوایە بەوانی تریش دەوتێ خاوەند ینی من بۆ جیاکردنەوەی ئەوە خوا لە خاوەند دەمە بەکاردێنەمە وەکو وایە بڵێ فریشتە و خودا بەنسبەت ئاینەکانی ترەوە. لێرە خاوەند و خوا هەیە و لای گریکی کۆن خوا زیۆس بوو. جا دەڵێ ئەمانە ئەم خاوەندانە تاوان بە فرمانی زیۆس هاتن لە تێکەڵەیەک لە خۆڵ و ئاگر ئەم بوونەوەرە لە ناوچوانەیان دروست کرد ناهەرماوانەیان دروست کرد. تاوان ئەم دوو عنسرە لە ئاگر و خۆڵ بە پێ حکایەتە دینیەکانەوەی لە ئاینە سامیەکانە هەیە لەوەی جوولەکە و ئیسلامیش. یەکێکیان هی شەیتانە شەیتان لە ئاگر دروست بوو ئەوی تریان هی مرۆڤ لە خۆڵ دروست بوو. ئەوە بەڵام لە حکایەتە گریکیەکە هەموو بوونەوەرە فانیەکان لە تێکەڵەیەک لەم دوانە دروست بوون ینی لە تێکەڵەیەک لە ئاگر و لە خۆڵ. ئەڵێ کاتێکیش کە خەریکی ئەو بوون بیانهێنە ناو ڕووناکی ڕۆژەوە ینی بیانهێنە سەر زەوی ینی ئەمە جارێ لەسەر زەوی نین هیچ تاکو نهاتوونەتە ئێرە بیانهێنە سەر بەردەم ڕووناکی ڕۆژ مەبەستی لە هاتنەبوونە بۆ ئێرە. داوا کرا لە بریمیسیۆس و پرۆمیسیۆس و ئەبی میسیۆس ینی دوو خواوەندە نەمانە ینی دوو فریشتەی ئەوانن. ئەڵێ داوا لەوان کرا ینی زیۆس داوای لەوان کرد خاستەتەکانی هەر جۆرێک لە جۆرەکان بەپێی ئەوەی کە بۆ هەر یەکەیان پێویستە بەسەریاندا دابەش بکات ینی هەر یەکە لەو نوعانە لەوانەیە کە دەیانەوێ ئەم بوونەوەر جۆرە جیاوازەکانی بوونەوەرەکان لێرە زیاتر مەبەستی لە زیندەوەرەکانە بۆەوەی ئەمانە بێنە ئەمدی و دەبێت کۆمەڵی خاصیەتیان پێ بدرێ بەر لەوەی بێنە ئەمدی و بۆ ئەوەی بتوانن بە ژیانی ئەمدی و بژین و بتوانن بمێنەوە. ئەمەش سپێرا بەکێ بە دوان برۆمیسیۆس و ئەبیمیسیۆس ئەم دوانە. ئەڵێ ئەبیمیسیۆس داوای لە برۆمیسیۆس کرد تا خۆی خاصیەتەکان بەسەر جۆرەکاندا دابەش بکات و پێیوت ینی برۆ ئەبیمیۆس داوای لە پرۆمیسیۆس کرد کە من بعد خاصیەتەکان دابەشکەم بەسەر ئەو جۆرانە. ئەڵێ پێیوت دوای ئەوە خاصیەتەکانم بەسەریاندا دابەش کرد تۆ بەسەر دابەشکردنەکەی منا بچۆرەوە ینی بزانە دابەشکردنەکەم تەواوە یانە ینی ئەوی کرد بەوەی کە پیا بچێتەوە بەڵام خۆی شتەکان دابەش دەکات ینی زانینی خۆی تاقی دەکاتەوە بزانە دانایانە دابەشی دەکا یانە. پرۆمیسیۆسیش ڕازی دەبێ بەوە کە ئەبیمیسیۆس دەست بکات بە دابەشکرد خاصیەتەکان. ئەڵێ پرۆمیسیۆس بەمە ڕازی بوو ئەبیمیسیۆسیش دەستی بە دابەشکردنەکە کرد
لە دابەشکردنی خاسێتەکانیشدا هێزیدا بە چەند جۆرێک بەڵام خێرایی پێنەدان، یانی ئەوانەی کە هێزی پێدان خێرایی پێنەدان. خێراییدا بە چەند جۆرێکی تر و هێزی پێنەدان، یعنی هەندێک لە جۆرەکان هێزیان زۆر نەبوو بەڵام خێرا بوون، هەندێکیشیان هێزیان زۆر بوو بەڵام خێرا نەبوون. بۆ نمونە ورچێک هێزی زۆرە بەس خێرا نییە، بەڵام ئاسکێک هێزی کەمە بەڵام خێرایە. هەڵێ هەروەها چەکی بە هەندێک لە جۆرەکان بەخشی و بە هەندێکی تریشی نەبەخشی. چەک وەکو چڕنوق و وەکو شاخ و وەکو هەر شتێک لەوانەی کە هەیە حیوانێک خۆی پێدە گەستن و بۆ نمونە مارد دەگەزێت، ئەم گەستنە دانی پێداوە و بەوەی ئەو ژارە بۆ خۆپاراستن. ئەڵێ بە هەندێکیان چەکی پێدان بەڵام هەندێکیشیان چەکی پێ نەدان بۆ خۆپاراستن. ئەڵێ ئەو جۆرانەیان کە جەستەیەکی بچووکیان هەبوو توانای فرینی پێبەخشین یان توانای ئەوەی پێبەخشین لە ژێر زەویدا شوێنی مانەوە بۆ خۆیان دروست بکەن تا لە مەترسی خۆیان دوورخەنەوە. ئەوانش کە جەستەیان گەورەیە جۆرێکی تر لە توانای خۆڕزگارکردنی پێبەخشین، یعنی جگە لەو دوو جۆرەی پێشوو کە یەکیان فرینە ئەویتریان ئەوەیە کە زەوی هەڵدەکۆڵن و دەچن لەوێ خۆیان دەشارنەوە بۆی پارێزراون. هەڵێ هەر بەم شێوەیە هەموو خاسێتەکانی تری بەسەر جۆرەکانی تردا دابەش کرد. یعنی خاسێتەکانی چۆن دابەش کرد؟ خاسێتەکان جیاوازن، کاتێک شتێکی خاسێتێکی داوە بە یەکێکیان ئەو خاسێتە نەداوە، ئەم خاسێتەی داوە بە یەکێکی تریان کە گونجابێ لەگەڵ سروشتەکەی. بەڵام هەموو ئەمانە بۆ چییە؟ حەسەب ئەوەی ئەم دەیڵێ بۆ مانەوە و خۆپاراستنە. هەڵێ لەو دابەشکردنەدا کە دەیکرد بیری لەوە دەکردەوە چۆن هیچ جۆرێک لە جۆرەکان لە ناو نەچێت و بمێنێتەوە. ئەمە تەمان شتێکی تایە ڕێک بنەمای بیرکردنەوەکەمان پێ دەڵێ، یعنی بنەمای بیرکردنەوە لەم حکایەتە چییە؟ مەوزوعی مانەوەیە. مانەوەش چییە؟ مانەوەش بە هیچ شێوەیەک ڕەبتی بە مەوزوعی ئاکارەوە نییە و ڕەبتی بە چاکبوونەوە نییە. یعنی کاتی ئەمە هەوڵ دەدەین زیاتر بژین ئەمە عیلاقەی بە چاکبوونەوە نییە. ئەوانەی خەمی ژیانێکی زیاتر دەخۆن ئەمە یعنی ئەوە ناخەمیەوەیان خواردووە چاک بن. سکرات گوتەنی دەبێ ئەمە لێرە دەست خۆمان بەگوێی یعنی ئێمەش بچینە سەر ڕێی ئەو پیرەژنانەی ئەسینا کە دەڵێن مردن بەدەستی ئێمە نییە، لە هەر کاتێکا هات دێت و کەس ناتوانێت بیگەڕێتەوە. هەڵە دوایەوەی ئەمە مازانی تر بابی لەوە بکەینەوە باشە ئێستا چی بکەین؟ ئێمە ئەوەی کە دەیکەین چییە؟ ئەوە نا درێژکردنەوەی تەمەنمان ئەمە بەڕاستی هیچ لە وەزەکە ناگۆڕێ. تۆ تەمەنت درێژکەیتەوە یا کەمیکەیت ئەمە بە کەم و درێژیەکە وا لێ نایە کە تۆ چاکبی یا خراپیت. ئەوەی دەیکەیت چییە؟ ئەمە گرنگە، نەک ئەوە کە من چەند ساڵ دەژیم. هەڵێ دوای ئەوەی بەبوونەوەرەکان بەخشی کە لەوە دەیان پارێزی یەکتری لەناو بەرن، ئەوە بە خەیاڵی داهات کە چی بکات بۆەوەی ئەو جۆرانە بەرگەی ئەو گۆڕانە لە کەشوەوەدا بگرن کە لە وەرزەکاندا هەیە. وەرزەکان کاتێک کە گۆڕانیان بەسەرادەیە هەندێکی ساردە هەندێکی گەرمە، ئەڵێ بیریان لەوە کردەوە دەبێت کۆمەڵی خاسێت بدەن بەم بوونەوەرانە بەرگەی چی بگرن؟ ئەو گۆڕانە لە وەرزەکانە. ئەڵێ بۆ ئەمە چی کرد؟ چیان کرد؟ ئەڵێ بۆیە داوایان لە زیۆس کرد کە هەندێکیان بە تووکی پەڕ داپۆشێت و هەندێکیان بە پێستەیەکی گیر کە لە سەرما بیان پارێزێت و لامان کاتیشدا لە گەرما بیان پارێزێت. لە کاتی خەویشدا بە بەرگێکدایان پۆشێکە بە شێوەیەکی خۆڕست پەیدا دەبێت ئەو بەرگە. هەڵێ بۆ پاراستنی قاچەکانیشیان لە کاتی ڕۆشتندا بۆ هەندێکیان نینۆک و بۆ هەندێکی تریان پێستێکی ئەستوری دانا بۆ ئەوەی کاتێک کە دەچن بەڕێوە قاچیان بریندار نەبێت و بمێنەوە.
ئەڵێ دوای ئەوەش خۆراکی جیاوازی بە پێی جۆرەکان دروست کرد و گژوگیای زەوی کرد بە خۆراک بۆ هەندێکیان و بەری درەختەکانیشی کرد بە خۆراک بۆ هەندێکی تریان و بۆ هەندێک جۆری تر خواردنی گۆشتی هەندێکی تریانی گۆشتی هەندێکی تریانی کرد بە خۆراک و ئەوانەشیان کە گۆشتخۆرن ژمارەیان کەم بوو بەڵام ئەوانەیان کە گۆشتەکەیان دەخورێ وای دروستکردن کە بە خێرایی زاوزێ بکەن و زیاد بکەن یعنی بۆەوەی چونکە ئەمان لەسەر ئەوان دەژین دەبێ ئەمانە بەردەوام زیاد بکەن و ئەوان کەمن و ئەمان زۆرن. ئەڵێ ئەبی میسیۆس کە داناییەکی تەواوی نەبوو خاصێتەکانی دابەش کرد بەسەر زیندەوەرەکاندا بەبێ ئەوەی هیچ بێڵێتەوە بۆ ئەوانەیان کە زیندەوەری گۆیان یعنی جگە بۆ زیندەوەرە عاقڵەکان کە مرۆڤەکانن ئەڵێ خاصێتەکانی هەموو دابەش کرد بیری لەوە نەکردەوە ئەرێ چی ببەخشێ بە مرۆڤ تا مرۆڤ هاتە سەر زەوی لە ڕێگەیەوە بمێنێتەوە خۆی پارێزێ بۆیە هیچ خاصێتێک بۆ ئەو نەمایەوە کە بدرێت بە جۆری مرۆیی یعنی مرۆڤ هیچ خاصێتێکی بۆ نەمایەوە بۆی ئەوەی کە ئەبی میسیۆس لەبەرەوە زۆر دانا نەبوو کەم دانا بوو هەر مەشغول بوو بە دابەشکردنەوە چی بدا بە چی ڕێکە و چی لەگەڵ سروشتی چیا دەگونجێ ئاخیری سەردەکە مرۆڤ ماوە و هیچ خاصێتێکیش نەماوە خاصێتەکانی هەموو دابەش کردووە مرۆڤ ماوەتەوە بەبێ خاصیت ئێمە مشکلەی ئەو دەبێ فعلەن هەموو بوونەوەرەکان هەرێکە خاصێتی خۆی بداتێ یعنی دیارە هەندێک لە خاصیتەکان بۆ مرۆڤ ئەو داوێتی بە هەندێک شتی تر حیواناتی تر هەڵە بۆیە هیچ خاصیتێک بۆ ئەو نەمایەوە کە بدرێت بە جۆری مرۆیی ئەمەش تووشی حەپەسانی کرد لەم کاتەدا پریمیسیۆس هات بۆ ئەوەی بزانێت ئەبی میسیۆس چۆن کارەکەی کردووە یعنی هات مراقەبەی بکە فەحس بکە بزانێ ئەرێ کارەکەی تەواوە یانە تەبەن ئەبی میسیۆس بۆی ناداناییەکەیەوە پریمیسیۆس تووشی غەڵەتێک دەکا تەبەن دواتریش کە غەڵەتەکە دەکا پریمیسیۆس سزا دەدرێت لەلایەن خواوەندەوە سزا کەشی حەسەبە لێرە باز ناکرێت حەسەبە حکایەتە گریکەکە ئەوەیە کە لە شاخێک دەیبەستنەوە باڵندە و شت دێ لە جەرگی دەخوا لەوانەیە لە ڕسما بینی بێتان هەر دەیخوات و جارێکی تر دروستی دەکەنەوە باڵندەکان دێن باڵندەیەک دێت دەیخوات جەرگی دەخواتەوە جارێکی تر ئەمە تەبەن بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە غەڵەتی ئەبی میسیۆسەوە کە شتەکانی دابەش کردووە و مرۆڤی بیرچووە بەڵام ئەو دێ چی دەکا ئەڵێ تووشی حەپەسان هات و واقی وەڕما و بیری دەکردەوە باشە ئیشەکەیان تەواو نەکردووە ئێستا بوونەوەرێک ماوەتەوە و هیچ خاصەتیش نەماوە هیچ توانایەک نەماوە بیدا بم بوونەوەرە بۆەوەی کە هاتە سەر زەوی خۆی پێبپارێزێت دەشبێ ئەمە بێتە سەر زەوی چی بکە ئەڵێ بەر لەوەی کاتێک ینی خەریکەی تر ڕۆژی ئەوە نزیک دەبێتەوە کە دیاری کراوە ئینسان فرێ بدرێتە سەر زەوی ئەڵێ لەو کاتا کە ئەم ڕۆژە نزیک دەبێتەوە پریمیسیۆس ناچار دەبێت بچێ بۆ لای دوو خواوەندی هونەرەکانە یەکێکیان ناوی هیفایستۆسە و ئەوی تریان ئەسینایە تەمانە سینای شاری ئەسینا دەوڵەتە شاری ئەسینا بە ناوی خواوەندێکە بە ناوی ئەسینا ئەسینا ژنە لاندێ شوێنە بە خواوەندی جەنگ ناسراوە تەمان ئەوە کە پشتیوانی لە ئۆدیسیۆس دەکا کاتێککە دەچێت بۆ شەڕی تەروادە و ئەو لەگەڵ یایەتی جا دەڵێ دەچێت بۆ ئەوێ لەوێ چی دەدزێ هونەرە پیشەیەکان دەدزێ ئەو زانینەکە دەزێت چۆن نەمانە ئەوەی کە ڕەتی بە پیشەکانەوەیە وەکو ئەندازیاری و پزیشکی و ئەم دوانە ئەم دوو خاوەندە ماڵیان پێکەوەیە خەریکی ینی خاوەنی ئەو هونەرانن هونەرەکان لای ئەوانن لەگەڵ چی لەگەڵ ئاگەر ئەڵێ بۆی ئاگریزی چونکە ئەو هونەرانەی تر بەبێ ئاگەر وەرگرتنیان مەحاڵە ینی کەواتە هونەرانە چین هونەرە پیشەیەکانن ئەڵێ چوو ئەوانەی دزی هێنانی بۆ دای بە مرۆڤ ینی دزی کردووە بۆ مرۆڤ تەمان لێرەوە مەوزوعی
پریمیسیۆس باهین دەزاندێ بە کەسێکی مرۆڤ دۆست دەزاندێت کە لەسەر مرۆڤ عقوبەت درراوە چونکە ئاگری بۆ مرۆڤ دزیوە و ئەم لێرە دەڵێ هونەرەکان و ئاگری بۆ هێنا ئاگری ینی بەکارهێنانی ئاگری فێری کرد کە ئاگر بکاتەوە و ئاگر بەکار بێنێ و لە ڕێگەی ئاگریشەوە چی بکە ئەو هونەرە پیشەیانە هەیە هەمووی فێریان بێت